سيدنا إبراهيم باش فترەیەکە گەڕێتەوە مناڵەکەی بەو شێوە بەجێشتووە دوایی کە ئەگەڕێتەوە بۆ لایەن مناڵەکە گەورە بووە ژنی هێناوە کە دێتەوە بووکەکەی خۆی بینێ لە ڕێگاوە پێشەوەی بێتە ژوورەوە بە بووکەکەی خۆی بە خێزانەکەی ئیسماعیل کە ئیسماعیل لەوێ نییە لێ پرسێ وەزعتان چۆنە هەڵێ ئاوە زەحمانە خوابی بڕێ لێرە نەنان هەیە و نەئاو هەیە و لەو گلەی شەکوایانەی کە ئافرەتی ناشکورەیکە ئەڵێ باشە کە مەردەکەت هاتەوە ئیسماعیل پێی بڵێ پیاوێک هاتووتی غەیر عەتەبەتە دارێک کۆڵەکەی ماڵەکەت بگۆڕ ڕۆژ جارێکی کە هاتەوە ئیسماعیل ئەم ڕیوایەتەکەی بۆ جێڕایەوەتی کابرایەکی لەو شێوە و لەو ڕەنگە هات وای پێوتم حەزرەتی ئیسماعیل فەرمووی ئەوە باوکم بوو ئەمری پێ کردم کە تۆ تەلاق بدەم لەبەرەو تەلاقتە ئەو ئافرەتە بۆ پیاوی مسلمان هەر کۆڵە هەر تۆ ڕۆشیتەوە ژوورەوە خەمی ئەم بانگەوازەتە تۆ ڕۆژ بە ڕۆژ ئەعسابت ماندووە لە متابعەی کاروباری مسلمانان تۆ ڕۆیتەوە ماڵەوە یەکتر لە خوا بێ بژەن نە ڕۆنەیە نە شەکرەیە نە برنجەیە ڕوحمان دەرچوو کارەبانیە کرێ قانونیە فڵان طبعا تۆ خۆشت بیرەچێتەوە نەک بانگەوازەکەت ئەمە بەڕاستی ئافرەتی مسلمان ماڵەکەی کردووە بە قەڵایەک بۆ ئەوەی مێردەکەی پیا بحەسێتەوە کە بێتەوە چونکە شوێنی حەسانەوەی پیاوەکە کوێیە ناو مزگەوت و ئەو کۆمەڵگە جاهیلێنی ئەم هەم بۆ جاری دوم کە سەیدنا ئیبراهیم دێتەوە سەیرەکە ژنێکی تری هێناوە ئەم جارە پێڵێ بە هەمان شێوە فەرمێ لە حەدیثی بوخاریایە فەرمێ پێی بڵێ بە مێردەکەت بڵێ ثبت عتبەتە دارێک کۆڵەکەی ماڵەکەت قایم ڕاگرە کەوا بژن کۆڵەکەی ماڵە خوای پەروەردگار ڕەحم بە ئێمە ئەو کەسانش کە ژنیان هێناوە هەموو خێزانەکانمان بۆ ئیسلاحکە بۆمان چاکە ئێمە بۆ ئەوان چاکە ئەوان بۆ ئێمە چاکە هەردوو لاشمان بۆ بانگەوازی خوای بسازێنێ ئەوانش کە ژنیان نهێناوە خوای گەورە بە نسیبیان بکە و ژنی چاکتر و باشتر لە ژنەکانی ئێمە ئەوانش کەوا شویان نەکردو شو بکەن بە پیا و بە مێردی مسلمانی چاکتر لە ئێمەش. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه.